لەگەڵ هونەرمەند دڵشاد کوێستانیا قساکەم کە ئەم شێوەکارە و ئەو بە تایبەت ئەزمونێکی گەورەی هەیە لە دەرەوەی کوردستان و کۆنداکتی ئەو زیاتر لە ڕووی هونەریەوە لەگەڵ وڵاتانی جیهانەوە چەندین پێشەنگای تایبەتی لە زۆرێک وڵاتانی جیهانە کردوێتەوە بەشداری زیاتر لە 30 پێشەنگای لەگەڵ چەند هونەرمەندێکی ترا بەشداری کردووە بەڵام قسە و باسەکە زیاتر گەرمەکەم و لەسەرەوەی کە چۆن هونەرمەندانی کورد بتوانن هونەری شێوەکاری کەن بە هونەرێکی جیهانی هەروەک چۆن لە هونەرمەندە جیهانیەکان ناو ناوبانگی گەوریانەیە لە هونەری شێوەکاریە زیاتر قسە لەگەڵ بەڕێز دڵشاد کوێستانیاکەم. سپاس بەخێربەی مامۆستاگیان، سپاس بۆ ئامادەبوونت. جەناب تو سوپاسی تەلەڤیزیۆنە شیرینەکەی کورتساتەکەم. زۆر بەخێربەی، خۆشحاڵ بووین کە بینیمان تۆ پێشەنگا جوانەشت کردوێتەوە. بەر لەوەی بچمە ناو پێشەنگاکە و قسە لەسەر تابلۆ کارەکانی پێشەنگاکە بکەم. حەزەکەمەوە پرسیارە بۆ ڕوژێنم چۆن هونەرمەندانی کورد بتوان بن بە هونەرمەندێکی جیهانی بە تایبەت هونەری شێوەکاری؟ لە ڕاستیا بوون بە هونەرمەندی جیهانی پێش هەموو شتێک پەیوەندی بە کەسەکە خۆیەوەتی بە داهێنانی خۆیەوەتی بۆ جۆری ئیبداعی کەوایکا لە مەجالەکەیە مەسەڵەن گۆڕانکارێکە کات کە لە هیچ کەس ناچێت شتێکە کاتکەی بەڵام لەوانەش گرنگتر بەڕاستی پێویستی بە وڵاتە، پێویستی بە نیشتیمانێکە کە پشتیوانی لێ بکات. ڕەنگە خەڵکێک بڵە ڕەنگە ئەمەوانە بێت هەزاران هونەرمەندی ترەیە زۆر زوو پێشکەوتون و زۆر زۆر بە جیهانی بوون و ناسراون و زۆر زۆر بوون بە ئەستێرە لە بوارەکە. بەڵام من ئەوەش ڕاستە ئەوەی کە منیش داوای یەکەم ڕاستە زۆر هونەرمەند هەیە بە پشتیوانیکردن خۆی لە ڕاستیە هونەرمەندی شێوەکاری ئەبێ ئەو شتانە بە تیجارەت کرێ بە بازرگانیکردن شتەکە پێشەخات. مثلەن بۆ نمونە پشتیوانی لە هونەرمەندانی خۆمان بکەن تاکو بچن لە فستیڤاڵ و میێرەجان و مەحافلە گەورەکانە بەشداری بکەن تاکو دەرکەون. دوایەوە بەڕێی من هەوڵم ماوە تا ئێستا ئەوە ڕێک بخەم بەڵام جورئەت ناکەم چووکە لە کوردستانە وەڵامێکی تا ئێستا فەرمیم دەست نەکەوتو ئەجینا من ئەتوانم ڕەخنەگری گەورە بێنم بۆ ئێرە قسەی لەسەر بکەین و هەروەها مزایدە بکەین. ئێمە کاتێک کە تابلۆکانمان خستە مزایدەوە لێرە بە نرخی باش فرۆشران لەو کاتەیە کتێب هەیە لە ئەوروپایە ناوی ئەو هونەرمەندە ئەچێتە ناو ئەو کتێبانەوە ئیتر لە ڕێ ئەو شوهرەتەوە لە ڕێ ئەو کۆتەوەکەوە هەیەە لە مەجالەکە وردەوردە شوهرەتەکەن. بەڕێی من هونەرمەندی ئێمە وەکو هەموو کەسانی تر پێویستی بە دەوڵەتە، پێویستی بە حکوومەتێکە پشتیوانی بکە چونکە بەڕاستی زیاتر ئیشەکاتێتە بواری کراوەتەوە کە ئیتر هونەرمەندانی کورد بتوانن بەشداری لەو پێشەنگا گەورانە بکەن چکە ئەبینین ڕۆژانەیانی زۆر هونەرمەند بەشداریەکەن. بەڵێ منی ژواڵم بەڵام هێشتا ماوێتی لە ڕاستیە شەرت نییە ئینسان کە بتوانی لەو پێشەنگانە لە هەمویانە ئیش بکات ئەوە سەرکەوتنێکی زۆر زۆر گەورەی بەدەستێنەوە. من بەش بە حاڵی خۆم تا ئێستا جەناب بفەرمووی 30 پێشەنگا نەخێر من زاد لە 70 پێشەنگام کردوتەوانە هەری خۆت هەر زۆر زۆر هی خۆ من بەڕاستی دوای ئەو پێشەنگای تابەتی خۆم زۆرە بووە و خۆم خاوەنی گەلەری تابەتی خۆشم بووم لە فەڕەنسا بەس لەبەر خاتی سەرقاڵی هاتوو چۆ و پێشەنگاکردنەوەی ئەم لاولان بە وڵاتانی تر زۆر زۆر فرسەتم نەبوو بمێنمەوە لە گەلەریەکە و ئەو شتانەش لە ئەوروپا زۆر گرانە ئیداری بی ئەگەر خۆن لەوێ نەبیت. من ئەوە نازانم پێویستیمان بە دەوڵەتە بە پشتیوانی بۆ ئەوەی زۆر زۆر باشتر بەرجەستەمی لە عالمەوە دەرکەوین. لە سەرەتای دروستبوونی هونەرەوە تا ئێسایتر بە پێی قۆناغ و سەردەم و ئیتر لە هەر سەردەمێکا بێ گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ئێستاشدا هەر هونەر بەرەو پێشەوە ڕاتوە چەند هونەرمەندانی کورد لەسەر ئەو هونەرە هاوچەرخانی جیهانە ڕۆنواتە هەنگاو بە هەنگاو لە ڕووی تەکنیک و بواری دروستکردنی نیگارکێشی و چ جای پەیکەرتاشی یا هەرچێکی تریش بێ لە بابەتەکان. من واتە سەورەکەم و دڵنیاشم لەوەی کە هونەرمەندی زۆر زۆر باشمانەیە بەپێی ئەو گۆڕانکاری و ئەو هەنگاوانەی کەەوە ئەندێ لە هونەری تازە و بۆ نمونە لە ئەنستەلێشنە هونەرمەندمانەیە دەستی کردووە بە ئیش لە زۆر وڵاتانی تری ئەوروپایە کوردمانەیە گەیشتۆتە فستیڤالە گەورەکان گەیشتۆتە فستیڤالی ڤینیسکە لە گەورەکان. بەڵێ ئێمەش هەنگاوانین ئێمەش وردەوردی هەنگاوانین بەڵام بەش بە حاڵی خۆم هەستەکەم کە هێشتا لەو ئاستایانەیەکەوە پێویستمان پێ بێت ئەبێ زیاتر ئیش بکەین بەڕاست. باش ئەو پێشەنگا گەورانی کردوتێتەوە لە وڵاتانی ئەوروپا و کاردانەوەی و هونەرمەندە بیانیانە بەرامبەر بە هونەرەکەی بەڕێستان چۆن بووە؟ لە ڕاستیە هونەرمەند وەکو زۆر هونەرمەندی ئێرە ڕەنگە زۆر گرنگی نییە بە هونەرمەندەکانی تر بەڵام من خەڵکانی ڕخنەگر و خەڵکانی دیار
کەوتومەتە بەر تیشکی قەڵەمەکەیان و ئیحتیمامیان زۆر بە من ناوە بۆ نمونە لە فەەنسا چەند کەسێکی دیاریکرا و لە ئیتالیا لەسەرم نووسراوە لێکێ لە گۆڤارە ئەلکترۆنیا مەشهورەکانە لە فەەنسایە چەند ڕخنەگرێکی گەورە وەکو کریستۆن نۆربێرگن کە فەیلسوفە مامۆستایی چیرۆکی هوەرە لە زانکۆکانە و ئێستا حالیان هەر خەریکی ئەوەیە کە هەموو ژانی لەگەڵەوەی بەسەربات چونکە بەڕاستی خانە نشین بۆ بەڵام بەردەوام ئیشەکە هیچێکە لەوانەیە کە گرنگی زۆر بە منەیە و منی خۆشەوە زۆر جار من ناڕازیم لە حاڵی خۆم تووڕا بم و ئەمانە ئەو ئەوەن مەکاتوەڵە تۆ ڕەنگی خۆتدەیە تۆ تایبەتمەندی خۆدەیە هەموو کەسێکە تۆ بینی ئەزانێ ئەو تیشکە تایبەتێکەوە لە تابلەکانی تۆ هەیە لە زۆر شوێن نییە ئێتە با بڵێن نیە ورم بەرزەکاتەوانێ ئێستاش بە تەمایە کتێبێک لەسەر من بنووسێت لەگەڵ فەیلسوفێکی تریشە ئەویش هەر بە تەمایە بەڵام بەڕاستی ئەوە هینی ئەوێت توانایەکی نەکات توانایکی مادی ئەوێ بۆی ئەو ئیشە جێبەجێ بکرێت چونکە ئەویشانە لاگەل لە خانەی چاپی گەورەی فەەنسایا بکرێت بەڕاستی ئەرچی زۆرەوێت زۆر باش دەست خۆش بێ پێماوە چەند ڕۆژنامەیەکی عەربی گەورەش لەسەر بەڕێستان هەر نووسی و لەسەر کارەکانت لە ڕاستیان ڕۆژنامەی زۆر گەوری عەربی لەسەر من ڕخنەگری زۆر باشی عەربی لەسەر من نووسێتی هەستەکەم ئەشتوانم بڵم زیاتر عەرب گرنگی یاوە بە من بەڵام لە کوردستانی شا بێگومان مەمۆستا هەبی ڕسوول کە هەمومان ئەیناسین لە ڕاستیە گرنگەکی تەواو یاوە بە من مەمۆستا حەمە فەریق حەسەن کاک خەبات عرف احتیمامی یاوە بۆ من خەڵکانێکی زۆر بەڕاستی بەڵام زیاتر بەرتیشکی ئەوروپیەکان و عەرەبەکان کەوتوم کەمە بۆ من تۆزێ خۆشە و دڵشکانیشە لە ڕاستی سەرکەوتوی لەش ساغ بێ مامۆستاژیان بێمە سەر پێشنگاکات بڕیاردانی کردنەوەی پێشنگایە و بوونی تابلۆکان لە چیوە سەرچاویان کردووە لە ڕاستە من بە بەردەوامی ئیشەکەم وەستانم نییە ئەم ماوەی کە کەرنتینە بووین لە ئەوروپایە تووشی ئەزمەیەکی نەفسی قرس بووین هەمومان چونکە ئەو زەختی کەوا لەسەرمان بوو وەکو هی ئێرە نییە زیاتر نەمان نەتوانێت بچینە دەرەوە ئیترەوە بێجگەلەوەی کە نۆستەلجی بۆ دروست کرده بووم تەنانەت بە دەرگاکە خۆشم بە ئیسراحەت ببینم ئیتر کوردستانیش با بڵین ئەو توێژاڵانە قورس بوون ڕۆژ بە دوای ڕۆژەکەەوە نەمەبینی چونکە من هەموو ساڵێ ئەگەڕێموانێ لە ماوەی 3 ساڵە بەڕاستی ئازارێکی زۆرم چێشت بۆ ئەو تابلوانەی کە کێشام زۆر نزیک بوون لە کوردستانەوە چونکە من دایم ئیشم لەسەر کوردستان کردووە لەوەتی لێم هەموو تابلۆکانیشم هەر ناوی کوردستانیان هەڵگرتووە ینی شتێکی زۆر دەگمەنەمەیە مەسەرەن لەسەر سروشتی ئەوروپایە بێت ئەجینا هەموو تابلۆکانم باسی کوردستانە ئەم تابلوانە هەمووی کۆ کردوانە وتم من ئەبێ سەفەرێک بکەم ئەگەرچی خاتەریاتی ڤایرۆسەکەش هەیە بەڵام وتم ئەگەڕێمەوە ئەم ئیشەی ئەم 2-3 ساڵەی کەوا ماوەتەوانێت لە فەرەنسا و نەچوومەتە دەرەوە پیشانی هەوادار و بینەرەکانی خۆمی هەیە چ ڕۆیشی کوردستانە قسەکردن لەسەر تابلۆکان لە ڕاستیان من زیاتر ئەو ڕووی کەوا لە ڕوحی خۆمەوەی بینم بێگومان من لە کوردستان ناژیم تا بچم بەرامبەر بە سروشتی بۆستم و دروستی بکەموانێ من هەموو ژیانی تاکو 38 ساڵیش 39 ساڵیش لێرە ژیاوم بەڵام کوردستانم بە گەورەی بە هەموو چوار پارچەکەیەوە خستۆتە دڵمەوە لە هەر شوێنێ شتێکم بینی بێت میمۆری زاکری من بۆ شوێنەکان زۆر بەهێسترا بەڵام ڕەنگە بۆ ناو بۆ خەڵکوان نەبێت کوردستانم لەگەڵ خۆما بردووە خستومەتە کۆڵم لەوێ بە نەوعیکی کات دای ڕێژموانەیە کاری لەسەرەکەم کە بە جوانترین شێوە پیشانی بم چونکە من خۆم وایی بینم ئەوەی کە من دروستەکەم کوردستانێکی تایبەتە ناوی کوردستانی خۆمە بڕ زۆر باشە ئەم پێشنگای هەر لە ئەوروپاش بەنیازی نمایشی بکە یان هەر تەنها بۆ کوردستان لە ڕاستیە ئەم پێشنگایە بەشێکی ترە لەو تابلوانی ترکەوە هەمە لە فەرەنسا و ئێستا کە قسە لەگەڵ بەڕێستا ئاکەم من لە نیویۆرک لە پێشنگایەکە بەردەوام تابلۆمەیە لە مانات ناوی سافێرە ڤەنتۆرایە هەروەها لە میسر لە گالەری پیکاسۆە بەردەوام تابلۆمەیە لە گەلەری وادی فینانیش لە ئەردەن پێشنگامەیە بەڵێ ئەگەرم پێشنگایە لێرە تەواو بێ لە سلێمانی لە دوو شوێنی تر هەوڵیان ناوە کە نەک لە کوردستان حەزەکەم جارە جەورەیەک بە کوردستانە بکەم دەرەوەش خۆم لەوێ ئەژیمەتوان مۆشتانە بکەم بەلای منەوە کوردستان زۆر گرنگە کە دەرکەوم تایە کەوا ئیش بکەم زیاتر حەزەکەم مناڵ و ئەوانە بێن بۆ بۆ پێشنگەکانم بۆی بتوانم لە ڕووی پەروەردەیی قسان لەگەڵا بکەم و خۆشەویستی هونەر و ڕەنگان لە لاپیا بکەم وە زیاتریش خۆشەویستی کوردستان دەستە خۆش بێ چ ڕێبازێک کارێکی لە هونەری شێوەکاریە لای تۆ چ ڕەنگێک زۆر خۆشەویست و ئەو ڕنگانەوەی هەیە لە ناو تابلۆکاندا
ئەو ڕێبازێکەوە من ئیشی لە سەرەکەم لە ڕاستی ئەبسترێکتە ئەبسترێک نازم بە کوردی تا ئێستا وشەیەکی لا ئێمە تەجرید نا تعبیری جایە بەڵێ من تەجرید و تعبیرم تێکەڵاو کردووە من سروشت بە بەو شکڵاکەم کەوا خۆم سەرەکەوم تایە و بە ئەسلوبی خۆمی ئەزانم ڕەنگە لە ئەسلوبی خەڵکانی تریشەوە زۆر نزیک بێت بەڵێ من زیاتر بەش بە حاڵی خۆما تەسەورەکەم من لە قوتابخانەی ڕۆمانسیام لە ڕاستیە زۆر باشە ئەو ڕەنگانی کەەوە حەزی شملێتی حەزم لە هەموو ڕەنگەکانە سروشت بە تایبەتی سروشتی کوردستان لە هەموو ڕەنگەکان دەوڵەمەنە چونکە وڵاتی ئێمە خاچی ئێمە دیارە بە درەخت و بە سەوزاییدا نەپۆشراوە ئیتر ئێمە ڕەنگی خاک باشە بینین ئێستا بە ئەوروپایەکە گوزارەکەیت و پیاساکی بە ناو شاخ و بە ناو شارەکانی شاتانەت هەموو شتێک بە سەوزدا پشوە هەر چوار فاصلەکە بەڵام لێرە خاک ئەبینین بۆیەش هەر بەڕاستی ئەم نۆستەلجی و سۆزێکەوە هەموو بوون پێشنگای ناومنا بۆنی خاک چونکە 3 ساڵ زۆر بوو بۆ من بەڵێ من هەموو ڕەنگەکانم لەلا جوانە بەتابەتیش ڕەنگی پرتەقاڵی و ئۆکەر و زەرد و سوور کە لە لای من پیرۆزێکی ڕۆحی هەیە لە کوردستانە کە کاتی خۆی هەمان بوو دەستە خۆش بێ با بڵێن قەبارەی تابلۆکانت هەموو یەک قەبارەنیان کوڕانکاری بەسەرایە لە نەخێر لەبەرەوەی بە فڕۆکە خۆمێنامنەوانەیە قەبارەکان جیاوازن نەمەویست بارەکەم زۆر گران بێت گەورەترین تابلۆکە لە پێشنگاکە پیشانیراوە 2 مەتر بەرزە لەسەر مەترێک و 35 کە ناویشی مەموزینە ئەویان گەورەترین بەڵێ باقیەکەی تابلۆی پچکۆلە و مەمناوەندیە و ئیتر لە هەموو فەرمەکانی تایە بەڕاست مامۆستاجان تاقی پێشنگاکەت بەردەوامە بێ پێشنگاکە لە 20 مانگەوە دەستی پێ کردووە بۆ ماوەی دەڕۆژ هەتاکو و 30 مانگ هەموو ڕۆژە من ئامادا بم لە دەی بەیانیەوە بۆ 12 لە 4 پاژنەوەڕۆ بە 7 ئێوارە هەچ کاتێک هیچێک کەس حەزی کرد بێت من سەرچاوم خۆم پێشوازی لێ لەوەڵی مۆزەخانی نیشتیمانی لەوەڵی مۆزەخانەی نیشتیمانی بەڵێ چەند تابلۆیە نمایشت کردووە مامۆستا چەند جار لێوە نمایشم کردووە چەند تابلۆیە ئەوان 24 تابلۆ 24 تابلۆیە دەستکانە خۆشی مامۆستا سپاس بۆ بەشداریکردنت